کاتێک باران دەبار ئەبە جۆگالە و شاخشێەوە ئەوەکان وەک دۆڵەوە ئاوا دێتە ناو ئێرە دەستەوە ناو ئاوی دوکان. لە نزیک ئاوی زێ بچووک بە دیاریکراوی لە بناری ئاسۆس زبڵ و خۆڵ و خاشاکی شارۆچکەیەک و نزیکەی 50 گوند لێرە فڕەدەدرێت. ئەمە دیمەنێکی ناشرینی بە سروش بەخشیوە. هەروەها پاشماوەکەشی تێکەڵ بە ئاوی زێ بچووک دەبێت کە سەرچاوەیەکە بۆ دابینکردنی ئاو بۆ دەریاچەی دوکان. هاوڵاتێکم لەلایە کە ڕۆژانە لێرە ئیش و ژیان و کاسبیان لەسەر دەوروبەری ئەم زبڵەیە گرفتی زۆری بۆ دروستکردن. من دەچمە لای خۆیان بزانم داخۆ کێشە و گرفتەکە لە چیدایە، ئەو زبڵ و خۆڵ و خاشاکە لەکوێوە دێ. ئەو کاتت باش کاکڕێبن پێمان بڵێ ئەم زبڵەی کوێیە چ گرفتێکی بۆ دروستکردن. ئەو کاتت باش بەخراستنی کەناڵەکەتان دەکەم. ئێرە وەکو گوندی بەری ئاسۆس و چێلە سپیان لە نزیک غەسالەی دووەم، ئەو زبڵ و زاڵەی کە لە بەری مەرگە و بنگرد و ئەو گوندانە بەسەر ئەو نەعیەوەنە لە هەمووی ڕاکۆ دەکرێتەوە ئەلێرەکانە لەسەر ئەو جادەڕا ئەلێرەی ڕۆ دەکەن. بێ ئەلەوەی کە ئەو زبڵ و غاشاکەی لە بەری گوندەکانڕا لە کانی توێڕا لەو مەتیقێڕا لە بەری دوکانەوە دێت ئەلێڕا ئەلەو نزیک ئەو گوندی سەرسیان و سەر ڕێگای چێلە سپیان و گەرمکان و بلۆقین و ئەوانە لە هەموو لێر ڕۆ دەکرێت. ئەو گوندانەی سەرەوە هەمووی ناڕازیە لە موختاری چێلە سپیان و لە گەرمکان و لە بەری سەرسیان و لە هەر هەمووی ناڕازیە. بێ لەو زبڵ و زاڵەش خەڵکی دەوازینەکان ئەو فەرم ئەو مریشکە ئەو کارتۆن سەوز ئەو زەرفانە هەمووی مریشکی تۆپیوە. کاتێک باران دەبار ئەبە جۆگالە و شاخشێەوە ئەوەکان وەک دۆڵەوە ئاوا دێتە ناو ئێرە دەستەوە ناو ئاوی دوکان. هەچی هێلکە تۆپی و مریشکە تۆپیوی ئەو گوندانە هەموو لێرە ڕۆ دەکرێت. هیچ شتێک هیچ بربەستێک نییە بۆی نەتوانین لێرە ڕۆ بکرێت وەگەوەی کە بڵێ بەس زبڵ و زاڵی گوندەکانە. باشە داواتان نەکردووە کە لێرە فڕەنەدرێ یاخودلانی کەم ژێر گڵ بکرێ؟ بەرەوەڵا چوینە لە باکومان مامەستاوان چوون بۆ دوکان چوونە بنگرد قسەمان لەگەڵ کردووە راپۆرتمان داوە هیچ شتێکیان جواب نەداوینەوە. هەر دەڵێن شوێنمانی و ئەمەش لێ ڕۆ دەکەن. ئێرەکانە کوا ژینگە ئەو ژینگە جوانە جێگای سەفر سیاحەت هیچ کەسێکی پێدانا فەرمو لە دیوی لای دەربەند کە لا دەی لە پردەکەی بۆنی دێ بەیانیان سەرسیان لێ ڕابۆنی دێ ئەوە هەمووی بۆنی دی هیچ کەس ناتوانێت ئەلێرەکانە زاران بەخوا خەڵک ڕیزەوە بۆ سەفرە بۆ جابەهاریەکان. ئێستا هیچ شتێکی لێ نییە خەڵک ناتوانێت لێرەکانە پێیدا بێ. تا پێشتر ئێرە شوێنی گەشت و گوزار بووە. گەشت لێرە ئیشی لێ دەکرا گەشت و گوزار بوو سیاحی بوو. بەخوا منەوە ڕانم گربوون ئێرەکانە لەبەر خەڵک ئەوەندە خەڵک داات غەسالەکەشی چی لێ نەما بای ئەوەی هاوڕێیانەشم گربوون. ئەلێرە خەڵک ڕێی دەکردەوە بەسەر شتەکاندا بۆ مەلە دەهات بۆ شت دەهات بۆ هەموو شت دەهات. چەند دەبێ ئەم زبڵە لێرە فڕەدەدرێت؟ وەڵام ماوەی تەقریبەن 5 مانگ دەبێ 5 بۆ 6 مانگە. چوینە لای مدیرناعیە لێ مدیرناعیە بەخوای جوابێکی وای نەداوینەوە بڵێ ینی جێگای ئەوە بێت کە بڵێ لای دەبم. بە ڕۆژێک دەڵێ دەبێ تاپۆی هەبێ ڕۆژێک دەڵێ دەبێ ئەو هەر مڵکی غەسالەکەی ئێرە ئەو غەسالە پارەی پێدرا ڕۆژانێک ئیشی لێ دەکرا. ئێستا فەرمو سپێنێتەوە ئاوە نەمێنێت ئیشی لێ ناکرێ. ئێستا ئێوە ناچارن چۆڵیکن چۆڵمان کردووە وەلو کە ئێستا بڵێن ئاو هاتۆتەوە ئیش لە مەقلعەکان ناکرێ بەس سپێنە ئاو کەم دەکە هاوینان ئاو کەم دەکا من دەتوانم ئەو غەسالەی بێش خەمەوە 15 نەفەر ئیشی لێ دەکا تەباغی لێیە ماڵی لێیە ئاوی خواردنەوەی بیری لێ ئەمن چۆن بتوانم زرشکە ئاو لێرە بخۆمەوە ئەو زوپڵ و خاشاک و ئەو بۆنە دایداوە لەم خاکە دێمژێ ئەمن چۆن بتوانم زرشک ئاویشی لە بخۆمەوە. دەستەکان خۆش کاکرم بە هیوای چارەسەری کێشەکەتان. بەڵێ ئەوەی کە ئێمە لە نزیکەوە دەبینین ڕەنگە نەتوانین لەوە زیاتر نزیک بین لەبەر بۆن لەبەر مێش هەر دەبێت لە چەند خولەکێکدا 10,000 20,000 ئاوا بکە بۆی مێشێک لە خۆت دەربکەی ئەوەندە ژینگەیەکی ناتەندروستی بۆ ئێرە دروست کردووە.